بۆ جارێکی دیکە خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان گربوونەوە و تێیدا داوایان دەکرد کە چیتر خزمەتگوزارەکان بۆ کەرتی هەشتی حەسارۆک دوانەخرێت هەروەک ڕێگا بدرێت ئەو زەویانەی 125 مەترن بە هەمان شێوە بکرێتە خانوو. بەدەیان گەڕەکی نوێ بە سەدان شوقا بە سەدان شاری تازە لە هەولێر دروستکران و باشترین خزمەتگوزاریان پێگەیشتووە. ئەمە لە کاتێکدایە ئێمە 34 جارە داوا دەکەین و گردبوونەوە ساز دەکەین. بەڵام تا ئێستا کێشەکە بە کردداری چارەسەر نەکراوە. ئەو خزمەتگوزاریە لە تموحی ئەو خەڵکە نییە. بۆیە ئێمە داواکەین جەنابی سەر حکوومەت بێت سەرخەت بە نووسراگی فەرمی و نهێنی بڕی 37 میلیارد دیناری تەرخان کردو بۆ کردی هەشتا حەسارۆکە خەرج بکرێ. ئێمە بە دوواداچوان بۆ نووسراوە کرد لە لایەنە پەیوەندیدارەکان دەڵێن کاکە پارەی کاش نییە ئەگەر ئەو پارە بمانوێ خەرجەکەین بۆتان لەوانەیە ساڵی بتوانین میلیاردێکتان بۆ خەرجکەین کەواتە ئێمە دەبێ ئێستا 40 ساڵمە دەبێت تا 37 ساڵێتر چاوەڕێ. دوا بە دوای خۆپیشاندانی خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک وەزیری شاراوانی و گەشت و گوزاری حکوومەتی هەرێم لەگەڵ کۆمپانیایەکدا بە بڕی نزیکەی 8 میلیارد دینار ڕێکەوتنێکی ئیمزا کرد بۆ جێبەجێکردنی شەقامێکی 6 مەتری و ئاوەڕۆ لە نێو کەرتی هەشتی حەسارۆکدا بۆ ئەوەی ئیتر خاوەن زەویەکان دەست بە دروستکردنی خانووەکانیان بکەن. ئەوەی بەپێی یاسا ڕێپێدراوە لەلایەن ئێمەوە بە سەرچاو وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ملزەمین بە جێبەجێکردنی هەر بڕگەیەک لە چوارچێوەی یاسا و ڕێنماییەکان بێ. ئەرچی ئێمەیە خزمەتگوزاری بگەینینە ئەو شوێنە ئەو مانگەیان دوێتێ دیزایانی مەجرایەکان تەواو بووە سەرەبلۆک و دانانی لێڤڵەکان تەواو بووە بۆ ئەوەی خەڵک مۆڵەتی بینای پێ بدرێ و بزانی بەرزی خانوەکەی چۆنە ئەو ڕۆژەقام و ئاوەڕۆ دەست پێ دەکەین. زەویەکانی هەشتی حەسارۆک نزیکەی 16,000 پارچە زەوی دەبێت و زیاتر لە 18 ساڵە خاوەن زەویەکان داوا لە لای پەیوەنددارەکان دەکەن کە خزمەتگوزاری بۆ ئەو کەرتە ڕابکێشرێت. بەڵام تا ئێستا وەکو پێویست خزمەتگوزاریەکان نەگەیشتووەتە ئەو کەرتە. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.